مەحوی لە ئەرشیفی عوسماندا بوونی هەیە و شتی نوێی لەسەر ئاشکرا بووە. لە ئەرشیفی خۆماندا زۆرجار تەنیا دیوێکی مێژوو یاخود دیوێکی ژیانی کەسایەتیەکان بیندراوە، بەڵام کاتێک ئەرشیفی دەوڵەتێکی فراوان و بە تەمەنی وەک دەوڵەتی عوسمانی دەکەیتەوە، چەندین لایەنی نەبینراوی خۆمان دەبینین کە شایەنی لێورد بوونەوەن. مەحوی شاعیر یەکێکە لەو ناوانەی کە لە بواری عیرفان و سۆفیگەریدا دیوانێکی گەورەی هەیە و بۆ بوارەکانی وێژە و ئاین و زمان ڕێمان دەکەوێتەوە سەر ئەم دیوانە گرنگە. تەنیا لە ڕێی ئەم دیوانەشەوە مەحوی دەناسین و ئەو لە یادگەی ئێمەدا تەنیا شاعیر و خواناسێکی گەورەیە. بەڵام لەم ساڵانەی دواییدا مامۆسایەکی زانکۆ بە ناوی هێمن عومەر خۆشناو دوای بەڵگەی مێژووی شاعیرە کوردەکان کەوت لە ناو ئەرشیفی عوسمانیدا لە وڵاتی تورکیا. لەوێ کۆمەڵێک بەڵگەی گرنگی سەبارەت بە مەحوی شاعیر دۆزیەوە کە بەڵگەکان دەرگایەکی نوێ بەڕووی ناسینی ئەم شاعیرەدا دەکەنەوە. ئەوەی کە دیار و جێی سەرنجە لەم بەڵگەنامانەدا ئەوەیە کە مەحوی لە سەردەمی ژیانی خۆیدا و لە لای دەسەڵاتدارانی عوسمانی وەک شاعیرێک نەناسراوە. لە هیچ کام لە بەڵگەنامەکانیشدا باس و خواسی شاعیر بوون لە گۆڕێ نییە، بەڵکو زیاتر ئەوە دەردەکەوێت کە مەحوی کەسایەتیەکی ئاینی و کۆمەڵایەتی بەهێزی شاری سلێمانی بووە و وەک جەمسەرێکی ئاینی سیر کراوە، بەوەی کە خەڵک و شوێنکەوتوویەکی زۆری لە دەور بووە و ئاگاداری ژیان و گوزەرانی خەڵکی شار و خانەقاکەی بووە. هەندێک لە بەڵگەنامەکان نامە گۆڕینەوەیە لە نێوان مەحوی و دەسەڵاتدارانی عوسمانیدا. لە ناویاندا چەند جارێک مەحوی داوای نۆژەندکردنەوەی خانەقاکەی و دابینکردنی خۆراک و پارە دەکات بۆ خەڵک، هەموو جارێکیش بە ئەرێنی وەڵامی دەدرێتەوە. لە بەڵگەنامەیەکی تردا بەرپرسێکی عوسمانی داوای کردووە مەحوی دوعانامەیەک بۆ سوڵتانی عوسمانی بنووسێ و تێیدا هەم دوعای بۆ بکە و ئەم پەسنی سوڵتان بکات، بەڵام دیارە لەبەر هەر هۆیەک بووە مەحوی ئەمەی پێخۆش نەبووە، هەر بۆیە بە شێوازێکی خراپ لە ڕووی ڕێنووس و خەتەوە دوعانامەکە دەنووسێت تا تورکەکان لێی حاڵی نەبن. ئەوانیش گلەی نامەیەک بۆ مەحوی دەنێرنەوە و باسیەوە دەکەن نەخۆیان و نەسوڵتان لە دوعانامەکەی تێنەگەیشتون. ئەمە وەگەڵوێستێکی مەحوی لێک دەدرێتەوە کە نەیویستووە ناوبانگی خۆی بۆ پشتگیری سوڵتان بەکار بهێنێت، چونکە مەحوی کە شارەزای ئەدەبی سێنەتەوە بووە و بە هەر سێ زمانی عەرەبی و فارسی و کوردی شیعری هەیە، واتای نییە نەیتوانی بێ بەخەتێکی جوان و بە شێوازێکی گونجاو دوعانامەکە بنووسێت. ڕای تۆ دەربارەی ئەم هەڵوێستەی مەحوی چییە؟